لە دوای بردننی نزیکەی 25 ملیۆن دۆلار لەلایەن بازرگانێکی سلێمانیەوە بازاری دراوەکەی بە تەواوی مات کرد. بەشێکی زۆر لەو کەسانەی ئێستا لەو بازارە کار دەکەن هیچ قسەیەکیان پێ نییە بۆوتن. هێندێکیش دەڵێن لە دوای ئەو ڕووداوەوە بە تەواوی جموجۆڵی بازار سار بۆتەوە. لە چاو ڕۆژەکانی تریشار چاڵتە دەبینم ڕۆژانە پێش ئەوەی ئەو مۆزوع ڕوودا ڕۆژانە چەند دۆلارە ڕۆژانە سیقم بە بازارش کەسێوادە دۆلار مایە یعنی تۆزە تریش پارێ بێنە احتیاجی وەیسە ناوێت پارەکەنێری ناوێت دۆلاری بیت ئەمەی کە ڕووی داوە یعنی تەسیری لە بازاری تۆش کابرای تێن نییە کابرا پارەیان خوراوە یان پارەی خەڵکی خوراوە تەسیری کاتە بازار کاک کە من دێنە چوومە خوارانێ وتم کاکە 20 میلیۆن تومەنم پێیە وتی بەخوا پارەمان پێنمەوە ئەمی براوە پارەکەمان خوراوە. یەکەم جار نییە هەواڵی ئیفلاسکردنی بازرگانەکان بازاڕەکان بەخۆیەوە سەرقاڵ دەکات. ئێستا لە هەر کوێیەک دەوەستی دوو وەستاون و بەگوێ یەکدا باسی ئەو ڕووداوای بازاری دۆلارەکەی سلێمانی دەچرپێنن. ئەوانەی کە پارەیان هەیە دەڵێن ئیدی لە شوێنێکی باشتر دەیپارێزن و متمانیان کەم بۆتەوە. شارەزانی ئابووری دەڵێن توانەوەی ئەو هەموو پارەیە کاریگەریەکی زۆر لە بازاری وڵاتدا دەکات. ئەوەی کە ڕوویداوە لە سلێمانی لە ڕابردوو ئێستش ئەمماوەی پێشماوەیەک ئەوەیە کە چەند بازرگان یاخود چەند وەبەرهێنێک بۆ نمونە پارێک کۆکەنەوە پارەکە ئەبەن یاخود پارەکە نامێنێ ئەمە وای لەیەکە کە ئەو کەسانەی کە بەتەما بن بۆ نمونە بەتەمای ئەوە بن هەوڵە دەن بۆ نمونە ئستثمار و بەرهێنانیان هەبێ حتى بالا ئاسی کەمیش بێ کاسی بچووک بێ ئیتر وای ناکەن کە ئەو سیقە و ئەو متمانەیە نامێنێ بە ژینگەی ئیشکردنەکە بۆ لەبەرەوەی لێرە شتێک نییە مافەکەیان بپارێزێ کە کەسانێکی وا پارە کۆکەنەوە و پارەکە نامێنێ یاخود پارەکە لەگەڵ خۆیان بنە دەرەوە و ئەلانی مایە پوچ بوون یاخود ئیفلاسەکان و هیچ زەمانەتێک و دڵنیاییەک نییە کە پارەکە بگەڕێتە بۆ ئەو کەسانە کە پارەکان داناوە لەوەوەینە ئەمە وای لێکە ئیتر ئەو کەسانە و کەسانی تریش کەشتەکە بیستن ئەکشێنەوە لە چی لەوەی کە هەوڵ بدرێت بۆ پێشخستنی دۆخی خۆیان. ئێستا ئەو بازرگانە دەڵێت ئەوەی هەیە و نیەتی بەنیازە بیفرۆشێت و بەسەر خاوەن قەرزەکاندا دابەشی بکات. تا ئێستاش خاوەن قەرزەکان پەنایان بۆ دادگا نەبردووە و دەیانەوێت بە ڕێگەی سوڵحی ئەشاری کێشەکەیان چارەسەر بکەن. پۆلیسیش پێشتر وتبووی هیچ کاڵێک لەسەر ئەو ڕووداوە پێشتر لای ئەوان تۆمار نەکراوە. پارەت هەبێ هەر کێشەیە نەشت بێ هەر کێشەیە. ئێستا ئەوانەی کە لەو بازاری دراوەدا دانیشتون و پارەکانیان دیار نەماوە بە بێتاقەتی تووڕێیەوە هیچ قسەیەک ناکەن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.